کێوەرانی لێت هاوڵاتیان پەیتا سەردانی شاخی گۆیژە دەکەن هەم لە گەشتیاران هەم لە هاوڵاتیان شای سلێمانی و شارەکانی دیکە یاریبی کوردستان و عێراق دێنە ئێرە بۆ بەسەبردنی کاتەکانیان لەبەرەوەی چەندین چێشتخانە و خواردنگە و چای لێرە من دوو میوانی زۆر تایبەتم دۆزیوەتەوە. سڵاوتان لێ بێ چیەکەن لێرە ئاوا سەیری سلێمانیەکەن و وەختا وەڕماوە دیاریەوە لەوانەیە سلێمانی شارێکی جوانە مرتبە بە جوانی دروست کرایە شارەکی خۆشە. دەوەریەکە لەگەڵ سلێمانیە هەیە؟ ئەمە لەگەڵ سلێمانیەکە هەبرادەرم بەڕاستی چونکە زۆربەی ئیشەکانم لە سلێمانیە درامایە فلیمە زۆربەی لە گەروانە ئیش دەکەمە من. یادەوەریەکی تایبەت هەیە ئی سلێمانی؟ یادەوەری زۆرە بەس باز ناکرێ ئێستا عشقڵاری نەبووە بەخۆناوەڵە. کاکە محەممەد جێوی سلێمانی و شاخی گۆیژە چۆنە؟ طبعا سلێمانی یەکە لە جوانترین شارەکانی کوردستان بەڕێی من هەر دنیا ئەم بەس کوردستان پێی خۆشە زانی ئەمن هەر کاتێک کە بێتاقەت دەبم دێمە سلێمانی زۆر بە سلێمانی چۆنە بەلاتەوە کورە لەوەی جوانتر والله دەرەی پاریسە لە هەولێر ناچنە شاخی سەفین وڵی تاریکە قیچەکە تاریکە کاری چیدا بەدەستەوە چۆن ئەم ڕاتونە سلێمانی؟ وەڵاهی هاتینە پیاسی بکەین لەگە کاگەیام و برادران و کاک نەشەدوان ینی هەر بۆ سیاحاتینە ینی ئیش نییە بەخۆی تقریبا کاگەیان بۆ چی هاتون بە سلێمانی؟ بە خودای تۆزێکیش هەیە بەڵام کەشف بکەن لێرە زار اتفاقمان نەکردی بەس اتفاقیان ئینشاڵڵا پێتان دەڵێن. بەرهەمی نوێ چیتان بەدەستەوە؟ واللهی حالیان ئێستا هیچ ئیشێکمان لە بندەستی نیە ڕاستی چکە تازە لە درامای ڕەمەزان تەواو بووین لە بۆ ڕەمەزان ئیشمان کرد ینی دەبی ئەکتەریش ئیستراحە بداتە خۆی ینی هەرەوە نیە ئیش لەسەر ئیش فڕێداوانە خۆی هەموو ئەکتەر عالەمیەکان ساڵە یەک ئیش زۆر دوو ئیشی دەکەن چکە تا خۆی کۆ دەکاتەوە خۆی ئەبدێت دەکاتەوە ئیدی ئیشاڵە دەبیتن. ئەڵێ یادەوەری لەگەڵ سلێمانیە هەیە بەس باز ناکرێت وڵی خۆشەی سوشتی هەوێ لێرە غەریبەوە جوانترین شارە لای من ملەتێکی محتەرەمن ئینسانن ڕێزمان دەگرن ئەوە بەنسبەتە من هەموو دنیای دێنی. زۆر جار هەیە کاکەیەم هەر تەلەفۆن دەکات دەرێ فەرید بە من دەرێ فەرید باشە دەرێ فەرید بڕۆ سیارەی فول بنزینکە با بڕۆین ڕاست دەزانم کە دەرێ فول بنزینکە دەزانم مەبەستی سلێمانیە. سلێمانی شارێکی جوانە خۆشە. ئەی باشە ئەمە سلێمانی ئەی ئیشی تازە چی هەیە کاکە ئاخر ئیشی من ئەمن و هەردی سەلامیە لە فلیمی تیمساح لە بۆ جەژنی ڕەمەزان عرض دەکرێت ڕەمەزای قوربان قەزدم ئەوە لە بۆ جەژنی قوربان عرض دەکرێت بینەرمان من هەرەوەندا سایاسەین دیمەنێک هەیە کە ئەمە ساڵانێک ئەم دیمەنە بەردەوام دووبارە ئەبێتەوە لەناو خەڵکە ترێندا تەیب لە زیزیکە تەیبی کەو لە زیزیکە ئەوە مەشەدەک بۆ ئەمن و گۆڤەر خوافیکە و لەگەڵ مەجموعە هونەرمەندێک بووین کە مۆبایل نوێ هات بۆ ناو شار مۆبایلی کچکەکان مۆبایل جارێک کامێرەی نەبوو هیچ شتێکی نەبوو لە گوندێک تەسویرمان کرد گوتم ئەلەسا مۆبایل دێتن سەقافەتی بڵاو دەکاتەوە. ئەو کاتی کە نێرگلەکەم دانابوو نێرگلەش دەرنەچوو بوو کە تەیب دانیشتە ئادلم تەیبی کە و لە زیزیکە ئەوە یە قسەکە دەستەکانە خۆش بێ ئێمە هەر باسی درامە ئەەکەین باسی فیلمەکەین ئەی شانۆ وەڵاهی ڕاستی نەسەکی جوانمان لە بندەستیە لەگە برایکی بەڕێز لە هەولێرێ و خەریکی عدادکردنی نەسەکەیە نەسەکی کۆمیدیە باسی لە کۆمەڵک وەکو لە هەولێرە دێنن کۆمەڵک شێت دەکاتن وا خەریکی عدادیتی عدادی نەسەکەیە جارێ ناتانم برێم سەتاسەتە ئیشەکە بەڵام هەتا تەواو نەبیتن چکە ئیشی شان و ئیشی کۆمیدیا وەختی زۆری دەوێت
ئێستاوا لە مەرحەلەی ئەعدادکردنی نەستەکەیدایە ئیشاءالله ئەگەر تەواو بیتن یەکەوسەر کاستی دروست دەکەین و دەست پێ دەکەین ئینشاءالله. ئێستا شتێکم بە خەیاڵا هەوباسی ڕۆڵبینینی کرد ئەو ڕۆڵبینینە چی بوو ئەو گریانە چی بوو؟ کاکە ئەو گریانە فلیم بوو بەخوای فلیم بوو ئیمانێک بوو لە فیلمی ئەزارم ئەوە ینی ئەکری ئەکتەرێک بەو شێوەیە بچێتەنە ئەو ڕۆڵەوە بەرجەستەی بکە ئەمڕەوامە تەبیعاتم وایە یەک شت هەیە ینی ئەوانەی کە زیاتر مەسەلەن ئەکتەرن و یان ئەکادیمینە لە دەور تێدەگەن ئەگەر تەمەشای گریانەکەی کاگەیامی بکەی بە هەموو ناخیەوە دەگرێتن لە ناکاو مخریز دەرێتن کات ڕاست دەموساوی دەگۆڕێ بە یەک سانیە یعنی شتی وام نەدیتە باوەڕ بکەن لە هیچ ئەکتەرەکی ئەکتەر ئەتوو بە یەک سانیەی ڕاست دەموچاوی دەگۆڕێتن زۆر تایبەتە ینی زۆر ئەنتیکە چوتە ناو دەورەکەی دۆزای زۆر کەسە گریان بۆ گریانی خۆ بۆ دەگرێن تو ئەگریانی چاوێن لە توە یەک بۆ ماز دەکەم بە خودای ئەو گریانە فلیم بوو ئابەز بۆ گریام عەلەسەر لە فلیمەکە فلیم کوڕەکەم تەمەنی کچکەیە بە حەبوو حەشە ئەوانە ئەمری خوای دەکرا و هەتا لە جلفانم لە شەرواڵەکە ئەوها دەکەم حەبی دەردێنم خەڵک گویان زانی پارەیە بەخوای حەبوو بەو حەبەی کوڕەکەم مردیە بۆیە دەگریم هەرەوەندا لە ساڵای ڕابردووە چەندی فلیمتان بەرهەمە هێنا لەگەڵ هونەرمەندانی شاری سلێمانیە لەوانە هونەرمەند مایر حەسەن بوو نیازین جارێکی دەکەونەوە بێکەوە بەخوای لەگە کاکمار فلیمەیە من وابزانام فلیمەکە یەک هەیان دووە نایەتە بیرم بەس لە فلیمی هەڵەبجەمان دەرینە 1970 وابزانام خەڵک زۆر بینیان ئەرێ دەرهێنەکەن هێژوان زەندی بوو خەڵکی سلێمانیە لەگەوی بوون هاوچی هەڵەبجەمان کرد چەند ڕۆژ ئەرێ 15 مانگە چین هەڵەبجە و فلیمەکە سەرکەوتوو بوو ئەو فلیمەشم لەگە هەردی سەلامیە هونەرمەندە جوانەکەی شاری سلێمانی باشترین گۆرانی بێژ لای من هەردی سەلامیە خوستە گۆرانیەوەی دەرێ وەکو پەیمانەکانت دەنەدانە درۆ بوو دەست خۆش ئەی وەکو هونەرمەندانی دیکەی کۆمیدیا ئەوان کە لە شای سلێمانیە کە لە ساڵی ڕابردووە زۆر دەرەکەوتی لەکەن ئەمان چیان بەسەرهاو بە خودای ئێستا ئیشی هونەری زۆر کەمە ینی کەم دەیان بینیەوە ئەوەندەیە مۆسوعەکە دەنا هیچ مشکلێکمان نییە بینمان هەموو وەک برایە مەسەلەن عرفانی وەستا محەممەدی دەبینم بە برادرە داوەتم دەکا یان کاک ئەحمەد ئەمەکەی نا بەس احتمالە بچم چاوی هەموو سلێمانی ماز دەکەم یاخوا بەخێر بیان دەستان خۆش بێم لە کاتم گرتن چێژە دیمەنەکەتان ببینن بەڵێ ئەوەی کە جۆبیسی بوون هونەرمەندانی شاری هەولێر هاتوونەتە شاری سلێمانی و نوێک جوێ بگۆڕن لە سەر شاخی گۆیژەوە و تاوەکو چێژ لە دیمەنی شاری سلێمانی بینن.